خۆشەویستانی کورسات نیو سڵاوتە لێوێ بە خۆشحاڵەوە لەگەڵ هاوکارانم بەرنامەیەکی تری پانۆرامەتان پێشکەشەکەی. لا مەرکەزیەت ماوەیەکی زۆرە کە لا سنووری ئەنجومەنی پارێزگای سلێمانی کاری لەسەر دەکرێتەوە لە ئێستادا بۆتە خەمێکی گشتی بەوەی و قەیرانە دارایی و ئابووری و کارژێڕەی کە ڕووی کردۆتە هەرێمی کوردستان و بەتایبەتی بوونی ڤایرۆسی کۆرۆنا ئەوەی دەرخست کە لا مەرکەزیەت لە ئێستادا ئەولەویەتی هەموو ئیشەکان بێ بۆی بتوانرێت کە بە تەواوەتی دەسەڵاتە خۆجیەکان بپڕژێنە سەر چارەسەرکردنی کێشەکان و هاوڵاتی و دەسەڵات بە شێوازێکی نزیک بە کاتێکی کەم لە یەکتر نزیک بن و ئەو داهاتی لە ناوچە جیاجیەکان هەیە بتوانرێت کە وە خۆی خەرز بکرێتەوە لە دوای ئەوەی کە کۆرۆنا و ژمارەی کەیسە پۆزتیڤەکان زیادی کرد تا ڕادەیەک کەیسی لامەرکەزی کەمتر باسیەکرێت زۆرێک لە وڵاتیانە پرسن ئاخۆ پرسی لامەرکەزیەت بەکوێ گەیشت و گەیشتە کوێ هەوڵەکان گەیشتونەتە کوێ لە پانۆرامادامەوانە گفتوگۆی لەبارەوە کەین بە میوانداری هەریەک لە بەڕێزان بە ڕێزدیمەن ڕەزان دامی فراکسیۆنی یەکێتی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی خێربێ خات و دیمەن هەروەها لە قەڵازێوە هاوسەر وشیار ئەندامی فراکسیۆنی زوتنەوەی گۆڕان لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی لەگەڵمانە بێ بەڕێزشتان بەخێر بن مامۆستا دیمەخ ئەم قسەی هاوڵاتیان لە چیەوە دێت کە لامەرکەزیەتەکەتان چی لێهات بە تعلیقەوەکە نووسرێ بە تەنزێکەوە نووسرێ وێڕای ئەوەی کە هەمی سەرەکی ئێستا کۆرۆنایە بەڵام لامەرکەزیەتەکە وەکو هاوڵاتیاڵە چی لێهات دەستان خۆش بێ سڵاو لە جەنابتان سپاسبۆم دەرفەتە سڵاو لە بینەرانی بەڕێزی کورساتیش طبعاً ئێمە و هێڵە گشتیانەی کە دیاریمان کردووە بیدایەت لە پێکهێنانی لیژنەکە و لە دانیشتنی یەکەمی لیژنەکەمانەکە پێکاتەکەی لەسەر جەم فراکسیۆنەکانیەوە ئەنجومەنی پارێزگای سلێمانیە بە هیچ شێوەیە نەوەستاوین نەلامانیاوە لە هێڵە گشتەکان ئەلحەمدوللا توانم بڵێم هێندە دروست ڕۆیشتووە هیچ لەمپەرێکی بۆ دروست نەبووە تا ئێستا هێڵە گشتەکان چی بۆ سەرەتای بینین و چاوپێکەوتنی سەرجەم ئیدارە خۆجیەکانی پارێزگای سلێمانی بە پارێزگای هەڵەبجە و زائیدەن ئیدارەی ڕاپەڕین و ئیدارەی گەرمیانیشەوە هەموو ئەو ئیدارانەمان بینی و لە پرسرای ئیدارەکان سەرپەرشتیاری ئیدارەکان زائیدەن بەعزێ قایم قامێت کچووکە قایم قامەتەکان توانم بڵێم معاناتیان هەریەکە وەکو نموزجێکی وەکو نموزجێکی بۆ قایم قامەتەکانی تر ئەوانشمان بینیوە زائیدەن دوای ئەوە سەرجەم بەڕێوەبەرە گشتەکانی پارێزگای سلێمانیمان بینیوە لە زاری خۆیانەوە ئەوەی کە ویستومانە تێبگەی لێیان ئەوەی کە ئەوانیش ویستویانە کە دەری بڕن لە حاڵی خۆیان لە ڕووی ئیدارەدان و لە ڕووی جێبەجێکردنی کارەکانی و لە ڕووی ئیداریەوە لە ڕووی ئەو خزمەتانە و کایانەی پێشکەشی هاوڵاتیانیکەن ئایا لە مەرکەزیە تا چۆنن ئایا بەدڵیانە لا مەرکەزی چونکە ئەوان لە بوارە عملیەکەیان یان ئەیانەیە چۆن بێ یا چۆن هاوکاریمان بکەن هەموو ئەوانەمان تێپەڕانوە لە ئێستادا 3 ڕۆژمان دیاری کردوبوو ئەوە 2 ڕۆژی تێپەڕی بینینی ئەکادیمی لە بواری دارایی هەروەها لە بواری ئیداری ئەو دوانشمان بەڕێ کردووە بە خۆشحاڵیەوە و دەستخۆشی زۆرم هەیە بۆ هەموو بەڕێزانی کە بەشدار و میوانداریانەکەین هەموو ئەو پرس و ڕاوەژانی بە ئەوانەکەن یا ئەو دڵسۆزەی لەوانی ئەبینین ئەو پەرۆشی لەوانی ئەبینین ئێمە سوورترەکە بە دەرلەوەی خاوبینەوە بەڕاستی ئەو معاناتە زۆری کە ئێستا هەیە لە ئیدارە لە پارێزگای سلێمانی نەک خاومانەکاتەوە یان تەڕاجوعێکمان پێکە ئەسڵەن سوورتری کردوین ئەسڵەن پێداگیری زیاترەکەن ئەسڵەن هەموو فراکسیۆنەکان ئێستا لەبەرەوەی ئاعترافی هەموو دام و دەستگاکان و هەڵسەنگاندنی هەموو وەزی ئێستای ئیدارە ئەوە ئەخوازەکە ئێمە سووربین زیاتر و بەڵێ کارەکانمان ئەڕواتەن ها و فترەی جەژن و ئەو هەفتەیە بوو وەستاوین ئەویش وەستان نەبووە من لە ماڵەوە داتاکان تەسفیاکەین کاروبارەکانمان ڕێگەخەین گروپمان هەیە خۆتانزان خەریکی ئەوەن ئیشی تیاکەین بەی شێوە ئێمە سار نەبوونەتەوە و ئەخوازێ زۆر سووربینە سەرم بابەت دیمە خەت لە بینینی بەرپرسی فەرمانگەکان قایم قامەکان بەڕێوەبەری ناحەکانیەکەی ئیداریەکان چیتان دەستکەوت تێڕوانینەکەیان تێڕوانینێکی سیاسیە بۆ پرسەکە یاخود تێڕوانینێکی ئیداری و ئەوانیش معاناتی خۆیان بەیەوە گەیاندوە بەداخەوە لەوەڵەوە ویسترا ئەم بابەتە گرنگە کە گۆڕینی سیستەمی ئیدارەیە بابەتێکی نوێژ نییە لە عالەمە لە هەموو وڵاتە پێشکەوتوانە کە ئێستا لە قیمەی پێشکەوتنی ئابووریان ئەم سیستەمی لا مەرکەزیە بەڕێوە بن ئێمە شتێکی بڤەمان نەوتووە شتێکی تازەمان دانەهێناوە بە شانازیەوە وڵا حەزمانە کردا هێنان بواە بەڵام داهێنان نییە شتێکە توانین چاوی لێ بکەین بەڵام بەوە گونجاندنی واقعی ئێستای خۆمان چکە بەڕاستی لا مەرکەزی شێوازی زۆرە لە دنیاە ئەبێ بگونجێ لەگەڵ هەڵکەوتەی جوگرافی تۆ لەگەڵ بیر و ڕاو
پێک هاتەی ناو دانیشتوانەکەی تۆ لەگەڵ ئیدارەدان و کولتورەکەی تۆ ئەبێ لەگەڵ هەموومانە بگونجێ چکە تۆ لە دوجارە هەموو یاسایە هەموو سیستەمی بۆ خزمەتکردنی پرۆسەیەکتە ئەگەر خزمەت نەگەێنێت و شتێک بێ دوور بێ لە واقعەوە داینەنێ باشترە لە ئەوڵەوە ویسترا تەسمی جیاوازی بۆ بکرێ ئەتوانم بڵم حملەیە کرا لە پشت ئەمەوە گوای ئەمە پارێزگای سلێمانی ئەوێ جیا بێتەوە پارێزگای سلێمانی دوو ئیدارەی ئەوێ پارێزگای سلێمانی کۆمەڵش شتێوێ کە تەئسیر لە ئەم کیانە سیاسی حکوومەتی هەرێمی کوردستان بکە بەداخەوە هەمووانە فەشەلێنە لەبەرچی لەبەرەوەی مەراحلەکان وردە وردە چوە پێشەوە بینیان بە چاو یان ڕوون بەوە ئیتر ڕێگەی ئەوە نەماوە لە ئێستا منواڵم خۆشحاڵم ئێستا جێگەی ئەوە نابێتەوە تۆ تەسمیکی جیاوازی بۆ بکەیت چکە هێشتا ئێمە نەگەشتونەتە نەتیجەش هێشتا ئێمە پرۆسەکە نەگەشتۆتە نەتیجەیەک تۆ بڵێ ئەمە پرۆسەکەی و ڕێی خۆمی لەسەرەیەم چۆن ئەتوان جارە ڕێی خۆیان باشە ئەمە لەسەر لە پای چی بوو کەوتیان ئەمە بۆ جیابوونەوەی سلێمانیە لە هەرێمی کوردستان ئەمە بۆ خستنە سەر بەغایە ئەمە بەلادر دابردن بوویان ڕێگە حەقیقیکامە بوویەوەیەوەتانەوێت وڵای بەداخۆ ئەوەی کەوانە ئەڵێت هەر دەسەڵاتێک بێت لە هەر شوێنێکا بێت لەم حکوومەتی هەرێمی کوردستانەیە زەرەری تیاکە دیارە بۆ ئەوەی یە مەرکەزەکە بەو شێوەیە بمێنێتەوە ئێمە نوێنەری خەڵکین ئێمە بێ لەگەڵ خەڵکابین خەڵک ئێستا ئەمەوێ هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە ئێمە هەڵبژاردووە نوێنەرایەتی بکەین ئەڵێ ئەمەمەوێ ئیدارەکانمان بان کردو مدیر عامێکە ئەڵێ من دەسەڵاتم نییە مۆلیدەکەم ئەشکێ لە دایرەکەمە دەسەڵاتی سەرفی مالیم نیم بۆ چاکردنەوەی مۆلیدەکەم بە شەرتێ و دایرەیە لەوانەیە ماگانە دنیاە پارە و بەڵێ داهاتی کۆ کردبێتەوە بۆم حکوومەتی هەرێمە بۆ وەزارەتی دارایی ئێ باشە تۆ لە کاتێکا تۆ ئەم هەموو کارە بەم فەرمانبەران ناکەی ئەم هەموو وەزارەتت هەیە ئەم هەموو مدیر عامەت هەیە ئەم هەموو ئیدارە خۆجیەت هەیە هەمووی خەڵکی پسپۆریت هەیە هەمووی خەڵکی شارەزایت هەیە هەمووی خەڵکی دانیشتووی ناوچەکەی خۆیەتی هەمووی شارەزایە لە بواری ینی ئیدارەکەی خۆیان لە بواری خساسەکەی خۆیان تۆ ئێستا بێکارت کردو لەبەر چای من هەمویان بێکارن چونکە تۆ دەسەڵاتە نییە بەڕێوەبەر دەسەڵاتی نییە ئیجازەی دایکایەتی ئاخر بڕیار لای خۆی بێ یا تەنسی بێ نوێ بکاتەوە محافظە دەسەڵاتی ئەوەی نەبێ وەڵامانەمووی بێ ئیشن ئێستا حکوومەت هەرچی کاروباری ئەم هەرێمەیەوەی بابڕێەوە ئێستا خۆی سەرقال کردو بە بەسیترین کاروباری ئیدارەوە حقم من لە وڵ شەوتم لە زۆر بەرنامە لێرا بەشدار بووم وتومە بێ حکوومەت هەرێم زۆری پێخۆش بێ ئەبێ سپاس مامکا بڵێ ئێوە کۆمەڵێک کار لە کۆڵ حکوومەتی هەرێم تەدەخلی کاروبارە ئەنەشەکات کە مەسەلەن ئەوەی مۆزوعی داکاتی و ئۆمۆڵەتیشە بێ بڕاتەوەێ زۆر لەوە خواردترش زۆر خوارتر بەڵێ دەسەڵاتی پێدانی مۆڵەتی بەنزیخانە زۆربەی زۆری مۆڵەتەکان زۆر باش زۆربەی ئەو زۆرەی کە لە کابینەکانی پێشووتری شابووە کە ئەوەش نەقسیە بووە ئێستا بەداخەوە ئەڵێم لەم کابینەیە دەسەڵاتەکان زیاتر لیان سنجراوە تۆ توانم بڵێن ئێستا ئەوان زۆر متەشائی من بە دڵسۆزی کەم ئەکاتەوە لەم بوارە ناشەفافی هەیە هەروەها گەندەڵی زیاکات چکە تۆ کە بینیت ئەرکی هەیە و مافی نییە دڵسۆزی کەم بێتەوە خۆی سیفەتی پێناسی ئیدارە ئەمەیە زۆر باش کاک هاوسەر بۆ چوونی ئێوە و بەپێی ئەوەی کە بەڕێستان لە شوێنێکە نوێنەری خەڵکن کە لە سنتەری پارێزگا دوورەوە لە سنتەری پایتەخت و لە مرکزەت شا دوورە لا مرکزیت بەپێ و بە دوواداچوونانی ئێوە لە سنووری پارێزگای سلێمانی کوردستانە چەند گرینگە بۆ خزمەتکردنی ڕاستەوخۆی هاوڵاتیان بەڵێ زۆر سوپاس کاک زانا سوپاسی هاوڕێ و هاوکاری ڕێزم دیمەخان لە فراکسیۆنی چێتیشتمانپسان دەکەم سەبارەت بە بوونی لامەرکەزی ینی خۆ دەزانی ینی لامەرکەزیە دەگەر تا ئەو ماوەی پێشوش زەرور نەبوو بێ و بۆ چەسپاندنی بنەماکانی دیموکراسیەت گەاندنی خزمەتگوزاری گشتی زەرور نەبوو بێ ئەم ناڕەزایەتی و کێشە و مەشاکلانەی ئێستا کە ڕوبەڕووی هاوڵاتیان و حکوومەتی هەرێمی کوردستان بۆتەوە و بۆتە زەرورەتێکی ئانی کە حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە سیستەمی لامەرکەزی جێبەجێکە لە سیستەمی مەرکەزی دەرکەوت هەموو کێشە و مەشاکلانەی کە ئەو بڕیارانەیە و ڕێنمانی لە ئەنجومەنی وەزیران لە حکوومەتی هەرێمی کوردستان دەردەچێت کە لە حکوومەتە خۆجێیەکان کە خاوەن قەرار نین کە یەکە کارژێڕەکان خاوەن قەرار نین کە بڕیاری خۆیان نادەن ئەم لێکەوتە سربیانەی لێ دەبێتەوە وە لە ئێستادا لە هەموو کات پێویستمان زیاتر بە بوونی لامەرکەزیەتە بۆ ئەوەی خزمەتگوزاری زیاتر بگەینە قەزا و ناحێ و یەکە کارژێڕیەکان و بۆ ئەوەی خەڵک خۆی خاوەنی قەراری خۆی بێ و خۆی بڕیار لە بەشێکی
کاری ڕۆژانەی خۆیدا تۆمادان قایم و یەکە کارژێڕی و ناحێ و شارەوانی و خزمەتگوزار ئەو شوێنە موسساتانەتەیە و پێویست ئەوانە بڕیان لەوەی خواردن وەوە دەری خست کە بەڕاستی لا مەرکەزیەت زەرورەتێکی زۆر زەرورە کە پێویستە بە هەمومان بە کۆدەنجی بۆ بکەین و لۆبی بۆ دروستکەین بۆی تێپەڕێنین. باشە ئەوەی بەدواداچونت بۆ کردو بەڕێستان تا چەند خواستی خەڵکە بەبێ بیر و بۆچوونی سیاسی کە بۆ نمونە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی زوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان بە شێوەیەکی بەرچاو پاڵپشتی ئەم پرۆژەیەکەن جیا لەو دوو هێزە چەند خواستی خەڵکەوانی کە تێگەیشتنیان بۆ بابەتەکە هەیە؟ کاکە زانە ئێمە خواستی هەموو هاوڵات بەڵێ خواستی هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستانە ئێمە بە خۆشحاڵیەوە نەک فراکسیۆنی یەکێتی و گۆڕان هەموو فراکسیۆنانەی کە ئەندامن لە لیژنەی لامەرکەزی و ئەندامیان هەیە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بە خۆشحاڵیەوە تەبەنیە و پرۆژەی ئێمەیان کردووە و ئیشی زۆر باشیشمان لەسەر کردووە و بۆتە زەرورەتێک یانی بۆ نمونە بەسیترین شت تۆ ئەم حاڵەتی کۆڕۆنا بێنە پێشساوی خۆت ئەگەر ئێستا حکومەت هەرێمی کوردستان ینی لامەرکەزێت هەبووە قایمقامیە دواخود ناخێ یاخود محافەزەی یەکێک لە پارێزگارەکان سەلاحەتی خۆی هەبووە تۆ پێویست ناکە کە لە هەولێرە حاڵەتێک ڕۆدا بێ خەڵکی سلێمانی کەرەنتینەکەی یعنی ئەگە محافزەکەی خۆی سەلاحەتی بدەیت دەسەڵاتی بدەیە دەستی ئەو کاتە خۆی ئیدارەی خۆی دەدەوە باشترین شێت لە دووماجی پێشووکە لە مانجیە و کۆڕۆنا هەبوو بەشێک لەو دەسەڵاتانە بەپێی کۆمەڵە ڕێنمایی درا بۆ پارێزگار و یەکە کارژێڕەکان ینی بۆ نەیدارەی سەر بەخۆی ڕاپەڕین خۆی ئیدارەی خۆی دەدا لەبەرەوەی دەسەڵاتی هەبوو سەرکەوتوو بوو بەڵام تۆ دێ ئێستا ڕێنمایەک دەردەکەی لەبەرەوەی ناکرێت فەرقی جیاوازی جوگرافیای قەڵاتسێ و شێخان نەکەی فەرقی جیاوازی هەڵەبجە و سۆران نەکەی فەرقی جیاوازی دوهۆک و سلێمانی نەکەی لامەرکەزیەت ئەوەمان بۆ دەسەلمێنێەوە پێمان دەڵێن پێداویستی لامەرکەزیەتەوەیە کاگە لامەرکەزیەت هەبێت دەسەڵات دابش بکرێ بەسەرێکە کارژێڕەکان بەسەر قایمقام و ناحێ و محافەزە و هەموو دایرەکانی حکومەتی هەرێمی کوردستان سەرکەوتوو دەبین سەرکەوتوو دەبین لەوەی خۆمان خزمەتگوزاری خۆمانکەین خۆمان خزمەتگوزاری زیاتر بگەینە شوێنن لامەرکەزیەت پێمان دەڵێت جیاوازی لە پرۆژەدا لە نێوان هەولێر و سلێمانی ناهێڵێ و پێمان دەڵێت لە نێوان هەڵەبجە و ئیدارەی ڕاپەڕی ناهێڵێ و پێمان دەڵێت لە نێوان هەولێر و دوهۆکیش ناهێڵێ بۆیە لامەرکەزیەت زەرورە و دەبێت ئیشی لەسەر بکەین و بە هەمومان برژیری بکەین بۆی ئەم خزمەتگوزاری ئەم کێشە مەشاکلانەی کە ئێستا هاوڵاتی هەیەی بەدەستیەوە دەناڵێنێ بۆتە ڕۆتینات نەگەاندنی خزمەتگوزاری هەموو کێشە مەشاکل لە نەبوونی لامەرکەزیەتە ئەم پێداویستیە وای لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی و لایەنە سیاسەکانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی کردووە کە بین بە هەمومان شتیوانی بکەین بە زەرورەتی بزانین بۆی ئەم لامەرکەزیەتە بچەسپێنین. بەڵێ کاکاو سەرەگە ڕێمەولات خاتو دیمەن ینی لەو گفتوگۆی لەگەڵ ئەکادیمیەکان بەچی گەیشتونیان گەیشتونەتە سیغەیەک ئەوان بۆچوونیان ئەکید ئەکادیمیەکان جیاواز ئەگەر بیر و بۆچوونێکی سیاسیش ڕەنگڕێژ بێ لەسەر ئەم پرسەیە ئەکادیمیەکان ئەکادیمی بیرەکەنەوە چیان وتەوان بۆچوونیان چی بوو لە ڕاوێژەکانیان بەچی گەیشتن بەدەر لەوە زۆر خۆشحاڵ بوون بۆی کە هەموو فراکسیۆنەکان لەسەر یەک مێسکۆ بوونەتەوە چکە بەداخەوە ینی واقع ئابێدانی پیارین لە ئێستاە خەڵک درک بە واکە کە لە ڕووی سیاسی و مەستیقراریەتمان تۆزێ خەلەلی هەیە ترە بەدانی پیانین ینی ئەوان خۆشحاڵ بوون کە ئێمە لەسەر یەک مێسکۆ بوونەتەوە لەسەر یەک بابەت کە بۆ مەساڵحی هاوڵاتیە ئەوش گەیاندنی خزمەتگوزاریە ئەمە لایەنێکی تری ئەوان جختیان لەوا کردەوە کە ئێمە لە ڕووی ڕاگەیاندنەوە لە ڕووی ئەعلامەوە بە هەموو شێوازەکانی گەیاندن بە خەڵکی بگەین وەکۆی جەنابەوەتە کە ئەمە ئێمە داوایەکەین تەنیا بۆ ئەوەیە خەڵک کاری ئاسان بێت کار ئاسانی بۆ خەڵکەکەین لە ڕێ ئەوەی کە ئیدارە دەسەڵاتی پێی ئیدارە خۆجەیەکانی کە حکوومەتە محەلیەکان دەسەڵاتی پێی بۆ کاروباری هاوڵاتیان بەو شێوەی ڕابردوو نەبێت ئەڵێ ئەوە بگەێنە خەڵک چونکە ئەمنی قومی و استقرارەتی کۆمەڵایەتی ئەبێ لە هەموو بابەتەکانە ماگامان لێبێت چکەمە گۆڕینی سیستەم پێشتر ژاماژەم پێ گۆڕنی سیستەم تەسیر لە عقلەکە یان تۆ تەسیر لە بیرکردنەوەکە ئەبێت تۆ هەموو ئەو حیزبانەی کە ئێستا لە سیاستان هەموو ئەوانەی کە ئێستا لە پێکاتی حکوومەتان ئەو سێ حیزبە بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستانیەکەتی نیشتیمانی گۆڕان ئەبێ ئەم سیانە بە تەواوەتی قەناعەتیان وا بێ کە ئەم گۆڕانکاری ئەبێ ڕووبە چکە ئەگەرەوان قەناعەتیان وانە بێ ئیشەکەی ئێمە توانم بڵێم مەهامی خۆی بە تەواوەتی ناپێکە لە دوو ڕۆ چکە ئێمە دوو پێشنیارمان هەیە بۆ ئەم کارە لە کۆتاییە یەکەم ئەوەیە
پرۆژەیەکی پێشنیارەکەین بۆ حکوومەتتی هەرێمی کوردستان و ئەنجومەنی وەزیران کە بە شێوەیەکی کاتی ئەو دەسەڵاتانەی کە بە پێی یاسا ئەوان ئەتوانن و بۆیان هەیە بیان بە ئیدارە خۆجەیەکان بۆ ئەوەی چارەسەرێکی کاتی ئەم وەزع بکات ناچ بۆ سەر مۆزە هەمووتان لەتان ئاشکرای و کاکەوسەری هاوڕێشم ئاماژەی زۆر پێەیە باشە تۆ لەم هەموو دەرد و کێشەیە لەم هەموو نائستقرارەتەیە کە هەمومان درکی پێکەین خەڵکێتە سەرجادەوە تا بینوتە ڕۆژانە ئەمە لێکەوتەیە چێت تۆ بێ بە دو هۆکارەکە بگەڕین ئێ باشە هۆکارەکانیشمان زانی و ئەی نابێت چارەسەر بدۆزینەوە ئەمە ئێمە دەستمانیاوەتێ ئەمانەیە دەرچەیەکە بێ چارەسەرێکە بێ بۆ یەکێ لە گرفتەکان تۆ موچەت نییە گرفت هەیە لەگەڵ حکوومەتی مەرکەزی خۆی جاری استقرار نەبووە کێشەی هەیە ئێ باشە وەرە تۆ ئەوەی کە لە توانای خۆتە هەیە جارێ بیکە جارە تۆ بە خەڵکەکە و بڵێ نێت پاکی خۆ نیشان بە وەرە ئەو دەسەڵاتانەی بۆ تەیە بۆچی بردوتە تۆ سەرەوە بۆ خۆت سەرخاڵ کردووە ئێمە کۆمەڵی گرفتی گەورەمان هەیە کە چارە نووسازە بۆ هەرێمی کوردستانە تۆ مەشغوڵ بەوە بە پەیوەندیەکانی دەرەوە بە پرسە نیشتیمانیەکانەوە بە پرۆژە استراتیجە گەورەکانەوە تۆ خەریکی ڕێخستنەوەی ئەمانە بە بەڵێ ئۆکەی لەگەڵ چاکسازیم هەمومان لەگەڵ چاکسازین بەڵام دەست ببرێ بۆ ئەو خاڵانەی کە پێویستە ئیشی تیا بکرێت چاکسازیە و مستقبلی ئەم وڵاتی لەسەر بەندە یان گۆڕانکاری لە هەموو ئەو ئەقدانەیە لە هەموو ئەو کێشانەی کە پێشتر کابینەکانی تر دروستیان کردو بە داخۆواڵم ئێستا دەرهاویشتەکەی ئەمە نەتیجەکەیتی بەڵێ مەرکەزی گرفتی هەیە چەسپاندنی ئەو لا مەرکەزیە لە ئیدارەداندا هەموو ئەم گرفتانی ئێمە ناڵێن ئەمە عەسای سحریە کاکزانە هەرچی گرفتە نامێنێ گەنداڵیەتە خاڵی سفر لە دنیا شتیوانە بەڵام ئەتوانێت حەدێکی بۆ دانێ ئەمڕۆ لە قەزای شارە زۆر مەسەلەن خۆ پیشاندان بۆ هاوڵاتی پێت وایە خەمەکان خەمی شارە زوریەک لەگەڵ ڕانیە لە یەکتر جیاوازە خەمی ڕانیەک لەگەڵ زاخۆ لە یەکتر جیاوازە جگە لە خەمە گشتیەکان بەئکیدی چارەسەرەکانیش جیاوازە خۆ من کەوتم لا مەرکەزی جۆری جیاوازی هەیە خۆ من ناتوانم لە ئیمارات چۆنە لێرە وا بیکەم یا لە ئەمریکا چۆنە من ژێر لا مەرکەزیەکەم واچ بچەسپێنم وانە تۆ علمەکە وەرەگریت بەڵام ئەیگونجەی لەگەڵ واقعەکە بۆ نمونە پارێزگای سلچکە ئەمە ئەوە کاکاوسەری ژەختی لە نقطەیە کردو زۆرم پێخۆش بوو ئێمەی کە داوامان کردووەم پرۆژە لا مەرکەزیەمانە سیستەمەکە بۆ هەموو هەرێمی کوردستان بێ بەڵام دەسەڵاتی ئێمە وەک ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بە پێی یاسای ژمارە 3 ساڵی 2009 یاسای ئەنجومەنی پارێزگەکان تەنیا بۆمان هەیە پرۆژە و پێشنیار و کارەکانمان لە چوارچەوەی پارێزگای سلێمانی بێ بۆیە ئێمە باسی ئێراکەین ئەجینا زۆرمان پێخۆشە مبادرێشەکەین و خۆشیان ئاگان لە وەزعەکەیەوە ئەوانیش هەولێر و پارێزگەکانی تریش دۆکیش بەدەرنین لەم خەمانە دڵنیاتەکەمەوە ئەگەر خراپتر نەبن باشتر نین لەوانەیە کۆمەڵێ جیازی کرابێ دان بەوانە شانێن و زۆریش باسمان کردووە کۆمەڵێ جیازی کراوە لە ڕابردوودا لە ئەنجامی مەرکەزیەتدا کە من نازانم ئەمە تەسمیەکی جیاوازی هەیە ئەم دەسەڵاتی ئێمە بەخوا مەرکەزیش نییە چکە مەرکەزیش عەدالەتی تایە کە بڕیارێک دەرەکا بۆ سەپارێزگا بێ بەڵام لە ڕابردوو کاکزانە عەدالەتە نەبووە بۆ ئێرە جیاواز بۆ هەولێر جیاواز بۆ دهۆک جیاواز بووە ئێمە نامانوێت جەخت لەوانە بکەینەوە زۆر باسیکەین چکە من نامەوێ بەهۆی ئەم سیستەمەوە بۆی داواکردنی ئەم پرۆژە خزمەتگوزاریەوە خەڵکی هەولێری درۆگ لێ ماجز بێ من ئەمێ ئەوانش خۆشگوزەران بن ئەمێ ئەوانش نەجاتیان بێ ئەمێ ئەم پرۆژەی بۆ ئەوانش بێ بەڵام من توانای دەسەڵاتی ئەوم نییە باس دەوام بکەم بەپێی یاسا ئەنجە کاکزانە شتێکی تر هەیە زۆر گرنگە ئێمە بەدەر لەوەی کەوتم ئەمە شتێکی واقعی و لە دنیا بەرپا بووە و خەڵک زۆر لە وڵاتانی پێشکەوت و پەنیان بە بەردۆ و جێبەجیان کردووە ئێمە ڕاستە هەرێمی کوردستان دەستورمان نیە بەڵام دەستوری 2005 حکوومەتی عێراقی ئاماژەی پێەوە بە نەسی سەریح بۆ تێتۆم لا مەرکەزەتە جێبەجێ بکەی ئەمە پشت ئەستور بە دەستور لە یاسا ئەسڵەن مەهامی دانانی یاسای ژمارە 3 ئەنجومەنی پارێزگاکان ئەڵێ مەهامەکەی چییە بۆ چەسپاندنی لا مەرکەزیەتە کووە 42 مادەیە پێم بڵێ یەک مادەی جێبەجێ کراوە ئەتوانن بە یەک بەیان بەداخەوە ئەڵێم بە یەک بەیان لە وەزارەتی ناوخۆوە هەموو ئیداراتەکان پابند بوون بەو جێبەجێکردنی ئەو بەیانەوە کە هەموو یاساکانی ڕاگرتووە کە خۆشمان ئەوە من خۆم یاساییم قووەی جێبەجێکردنی یاسا بە خۆترە لە ڕێنمایی لە ڕێنمایی و لە بەیان بەڵام سێرەکەی واقعەکە وانە ئێخۆ بێ بە خەڵک بڵێن کاکە ئەمە واقعەکەیە خەڵک لێ لە ئێماکە منی هەڵبژاردۆ بۆ ئەوەی کە دیفاعی لەکەم منیش ئەرکێکی ترمەیە لێ پرسیینەوە لە ئیدارەکانەکەم ئەڵم ئەم پرۆژێت بۆ نەکردووە پرۆژەی استراتیژی 6 ساڵەوە یەک پرۆژی استراتیژی لەم سنووری سلێمانیە جێبەجێ نەکراوە نە لە ئیدارەکان نە لە پارێزگای هەڵبجە نە لێرە ئێخۆ بێ خەڵک داوای لێکا لە بۆ نایکەی
بۆ ئێوە نوێنەرەکانمان داوای ناکەن ئەڵەی خەڵکینە ئێمە دەسەڵاتمان نییە ئێمە پرۆژەمان کردووە ئێمە داوامان کردووە ئێمە لە خەمی ئێوەیان ئێمە لە دۆڵێک نی ئێوە لە دۆڵێک و لە واقعی حاڵەکەتانیان بەڵام بەهۆی ئەم سیستەمەوە ناتوانین ئەم ئیشانە جێبەجێکەین ئیدارەکانی جووامان پێڵێن زۆر باش دیمەخە کاک هاوسەر لە سەرەتادا و ئێستاشی لەگەڵدا بێت کە ئەو فترێ بەهۆی دیمەخان ئەڵێ کە بەهۆی جەژنەوە کەمێک بابەتەکە ساردی بێ بەخۆیەوە بینی سارد و سڕی بەخۆیەوە بینی بەڵام هەندێک وا پۆلێنیانەکریان بوا باسییانە کرد کەمە پرسی جیابوونەوەی سلێمانیە لە هەرێمی کوردستان و تێکدانی قوارەی سیاسی هەرێمی کوردستان و خستنە سەر بەغدای سلێمانی و هەڵەبجە و ئیدارە ڕاپەڕین و گەرمیانە و ئەمانە تا چەند لە فکری ئێوەدا هەیەوە کۆی کە پاڵپشتی لا مەرکەزیەکەن شتیوە ڕاستە؟ بە پێچەوانەوە ئەوەی کە دەوێت لا مەرکەزیەت ئەوەی دەوێت ئەوەی دەوێت لا مەرکەزیەت تەسبیت نەبێ ئەو بەو شێ بۆ ئاراستەیە قسە دەکەن ئێمە لایەنە سیاسیەکان لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بەڕاستی خەمی خزمەتگوزاری نەگەاندنی خزمەتگوزاری پەراوێزخستنی لایەنە شارەکان لەلایەن ئەنجومەنی حکوومەتی هەرێمی کوردستانەوە وای لێ کردین کە پرسی لا مەرکەزیەت بینینە گۆڕێ یعنی ئەوە بەعکسەوە لا مەرکەزیەت چارەسەری دوو ئیدارەی دەکات لا مەرکەزیەت عەدالەت دەچەسپێنێ لا مەرکەزیەت خزمەتگوزاری بە یەکسانی دابەش دەکات لا مەرکەزیەت ڕۆتین لە نێوان هاوڵاتی و دەسەڵات ناهێڵێ لا مەرکەزیەت دابەشکردنی دەسەڵاتە کار ئاسانیە بۆ ئەنجومەنی وەزیران بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی تۆبی کاروبارەکانی خۆت بە باشەڕێک بخەیتەوە ئەوە ئەوانن کە باوەڕیان بە مەبدەی پرەنسیپی لا مەرکەزیەت نییە ئەم قسە و باسانە بۆ ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەکەن بەعکسەوە ئێمە هەمووی لایەنە سیاسیەکان کۆکین دەسەرەوەی کە لا مەرکەزیەت حاڵەتێکە مەبدەیەکە پرەنسیپێکە بێ ئیشی لەسەر بکەیت بۆ ئەوەی ئێمە ئەم شتانەی کە باسم کرد نەگەاندنی خزمەتگوزاری نەعەدالەتی جوگرافی نەعەدالەتی یەکسانی نەگەاندنی خزمەتگوزاری بە شوێنەکان ئامەیە خەمی ئێمە کۆی کردینەوە نەگەوەی ئێمە بین دوو هەرێمی ڕابگەێنین ئێمە هیچ کەسێکمان لایەنە سیاسیەکان بە ئامانەتەوە پێتان دەڵم هەمومان لە یەکەم کۆبوونەوەی لیژنەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئەومان تاکید کردەوە کە هەموو لایەنە سیاسیەکان و بە تایبەتیشە دوو فراکسیۆنی سەوز و گۆڕان و لایەنەکانی تریش دژی ئەوەی کە دوو ئیدارەی دروست بێ بەعکسەوە لا مەرکەزیەت باسی دوو ئیدارەی ناکە خەمی گەورەمان هەیە ئێمە من کاک زانایەک نمونەت پێ دەڵێم ناکرێ ئێمە خەڵک بۆ خۆی داهات کۆ بکاتەوە ئێستا بۆ خەڵک هاوکار نییە بۆ کاروبارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ خەڵک هاوکار نییە بۆی پارە بدا بە دام و دەستگاکان موسەساتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لەبەرەوەی تۆیە کە هاوڵاتی دەچی پارەی ئەوە دەدەی پارەی سارە دەدەی کە سارە داخڵ دەکەی یاخود پارەی ئیجازە دەدەی پارەی ژینگە وەت لێ دەستێنێ کەس نازانێت فەرمەوە ژینگەکەتە فەرمەوە شتەکانتە کە دەیبینی بەڵام هاوڵاتیەک کە بزانێت لە شاری سلێمانی هاوڵاتی کە بزانێت لە شاری سلێمانی کە ڕۆژانە پارەی ئاو دەدە کە بزانێت پارەی خزمەتگوزاریەکە دەچێتە دەستێکی کە لەیەکەی خۆی بۆ شارەکە نازانێت دەچێتە کوێ بەڕاستی پارەکەدا بەڵام گومان پارە بچێتە شوێنێ شکە بچێتە دەست ئەنجومەنی وەزیران کە نەزانێت بۆچی سەرف دەکرێت بەڕاستی پارە نادا بۆیە لا مەرکەزیەت باسی دوو ئیدارەی نییە باسی خزمەتگوزاری گشتیە باسی نێشتنی ڕۆتیناتە کاکزانە یعنی نمونێش کە دەمێمە لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی ساڵی 2019 144 میلیارد دینار داهاتی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی پارێزگای سلێمانی بووە ئێمە معقولە بەڕێوەبەری پارێزگای سلێمانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆ یعنی ئەگەر شتێک بیەوێت 2 میلیۆن دینار بۆ ئەوەی بەردەمەکەی خۆی کۆنکرێت بکە یاخود کارەبا لەو بەری جادەکەەوە ڕاکێشێ بۆ ناو دایرەکەی خۆی پێویستی بەوەیە نووسراوێک بکە بۆ بەڕێوەبەرایەتی پۆلیسی هەرێم هاتوچۆ بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەرێم بیکا بۆ وەزارەتی ناوخۆ وەزارەتی ناوخۆ بیکا بۆ دارایی بیکا بۆ ئەنجومەنی وەزیران ئەجا بەو ڕێکارەی کە ڕۆژتۆ بەم ڕێکارەش دێتەوە یعنی ئەمە خەمی ئێمەیە کە کێشەی بۆ هاوڵاتی دروست کردەوە ڕۆتینی دروست کردەکە وای لێکردوین مەسئولیەتێکە لەسەر شارمان بێن پشگیری لا مەرکەزیەت بێ بە پێچەوانە ئەوەی کە باسی دەکەن ئەو قسەیەکە کە نانەوێت لا مەرکەزیەت جێبەجێ بێت کاک هاوسەر نمونەیەک هەیە کە مەسەلەن نەعەدالەتی لە نێوان ناوچەکاندا هەبێ لە نێوان پارێزگا و قەزاکان پارێزگا و پارێزگاکان ینی ئەوەتان بەدی کردووە کاکە زانە ئەگەر عەدالەتی هەبێ لا مەرکەزیەتە بێ ناکرێت لە ئێمە خۆشحاڵینەوەی هەولێر عاسیمەیە پایتەختی هەرێمی کوردستانە باشە پێمان خۆشە لە دنیادا بێن چاو لە هەولێر بکەن بەڵام پێمان خۆشە هاوشانی پایتەختی هەرێمی کوردستانی سلێمانی خزمەتگوزاری پێ بکە ئەگەر حکومەتێکی عەدالەت بێ حکومەتێکی یەکسان بێ
و بەڕاستی ناکرێت زادەی 120 زادەی 160 متری لە هەولێر تاوا بکرێ بەڵانێمە چەند ساڵە بە زادێکەوە لە سلێمانی دەناڵێنی ناکرێت چەندان تونێل لە پایتەختی هەرێمی کوردستان لە شارەکانی لە پارێزگای دهۆک بکرێ بەڵانێمە تونێلێکمان لە پارێزگای سلێمانی نەبێ یعنی ئەمانە هەموو کێشەی گەورن پرۆژەی استراتیژین ئێمە دەستپۆشی لە پارێزگاری هەولێر دەکەین کە خزمەتی هەولێر دەکا فەرقی هاوڵاتیەکی هەولێر و سلێمانی نییە بەڵام ئێمەش مەسئولیتمان لەسەر شانە خەمی گەورەمانە خەمی شارەکەی خۆمان بێت خەمی پارێزگایەکەی خەمی پارێزگای سلێمانیمان بێت خەمی خزمەتگوزارەکانی سلێمانیمان بێت دەیەگەر ئەنجومەنی وەزیران ئەنجومەنی وەزیرانی هەموو کوردستانە ئەگەر حکومەتی هەرێمی کوردستانە یعنی تۆ بەڕەوای دەبینی دوو جادەی 150 متری 120 متری لە پارێزگای هەولێر تاوا بکرێ بەڵام جادەیەکی 100 متری لە پارێزگای سلێمانی بەڕەوا نەبینی معقولە بەڕێوەبەرایەتێکی هاتوو 144 میلیارد دینار داهاتی بێ بەڵام بۆ 2 میلیۆن دینار تەکلیف لە پایتەخت بکەچێتەوە هەولێر کتاب و کتابکاری بکە ئەم هەموو ڕۆتیناتە دروستکە بچێتەوە بۆ هەولێر معقولە پارێزگای سلێمانی خۆی داهاتی خۆی دەکا یعنی هەموو خەمەکە لای ئێمەیە ئەرک و مافەکە لای ئێمەیە پارە لای ئێمە کۆ دەکرێتەوە لە سلێمانی بەڵام دەسەڵات لە هەولێرە یعنی معقولە قایم قامێک بۆ مۆڵەتێکی دایکایەتی کتاب بۆ وەزارەتی ناوخۆ بکە بەڕێوەبەرێتێکی پەروەردە بۆ تەرفیعێکی مۆزەفێکی پەروەردەکەی خۆی بچێتەوە بۆ وەزارەتی پەروەردە یعنی معقولە پارێزگاری سلێمانی سەلاحەتی لێدانی بیرێکی نەبێ پارێزگاری سلێمانی سەلاحەتی گواستنەوەی فەرمانبەرێک لە دایرەکەی خۆی بۆ دایرەیەکی تری نەبێ پارێزگاری سلێمانی سەلاحەتی پێدانیەوەی نەبێ کە ئێمە زۆرترین داهاتمان لە پارێزگای سلێمانی بۆنە دەرهێنانی چەکی مۆڵەتی چەکە یعنی ئەو مۆڵەتە چەکە بەڕێز پارێزگاری سلێمانی مۆڵەتەکە دەدا بەڵام پارەکە دەچێت بۆ وەزارەتی ناوخۆ بۆ وەزارەت دارایی هیچ ئیسپادەی سوودێکی بۆ پارێزگای سلێمانی نییە ئەمانە وای لێکردوین ئەم ناعەدالەتی ئەم جیاوازیە لە نێوان بە پێچەوانەوە ئەمە هەر جیاوازی نییە لە نێوان سلێمانی و هەولێر من پێت دەڵم کاکە زانە ینی ناعەدالەتی لە نێوان هەولێر و دهۆکیشەیە بەڵێ ناعەدالەتی لە نێوان قزایەکانی تری هەرێمی کوردستانیشەیە ئێمە بۆیە لە پارێزگای سلێمانی داوامان کردووە ئێمە تاوانی ئێمە چیانی خەمی ئەمەوەی ئێمە دانیشتی پارێزگای سلێمانی خۆی مەگە لە هەولێریش بوونە لە پایتەختی هەرێمی کوردستان داوای لامەرکەزێتمان دەکرد نەخێر لامەرکەزێتمان هەر بۆ سلێمانی ناوێ بەڵام لەبەرەوە ئێمە مەسئولیەتەکەمان لە پارێزگای سلێمانیا ئیشەکەمان لە پارێزگای سلێمانیا دەسەڵاتەکەمان لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بۆیە لە سلێمانیەوە داوا دەکەین ئەگەرنا نامانێت لامەرکەزێت تەنها بۆ خزمەتگوزاری بگەێنە بە شارێکی وەکو قەڵازێ یاخود ڕانی یاخود چەند چەماڵ یاخود هەڵەبجەی شەید پێما خۆشە ئەم ناعەدالەتیە کە نەمێنێ خزمەتگوزاری بگا بە سۆران بگا بە خەلیفان بگا بە هەریر بگا بە شەقڵاوە بگا بە ڕەواندز بگا بە زاخۆش ئەم هەبوونی لامەرکەزیە دەگە بە عەدالەتی بێ خزمەتگوزاریە بۆ ئەوانیش بەڵێ کاک هاوسەر ئەگەر ڕێنۆلات خات و دیمەن لە کاتێکا کاک هاوسەر باسی نمونەیەکی مرکزیەتی کرد بەڕێست خراپتریش هەیە خراپترەکە کامەیە خراپترەکە وەیە بەڕێوەبەری پۆلیس بامان کردبوو پۆلیسی سلێمانی وتی ئێستا دەسەڵاتمان نییە گشتاندن بڕیاری کۆتایی گشتاندن لە پارێزگای سلێمانی بۆ نمونە هەواڵەیەت ئەمرێگیە کەسێکە بەدەست بەسەرکەن تۆمەتبارێک ئەبێ گشتانەکە بڕاتەوە بۆ هەولێر لە دنیا شتی وایە ئێ باشە کاگەرە ئەگات ئەمریکا یعنی گشتاندن تێگەشتنەوە ئەڵێ خاڵە سنوورەکان و مەتاڕۆمی ئاگاداریکانەکەن کاکە ئەم کەسە بەم تەسمیە بەڵێ گشتانێکەکەن ئاگادار بن ئەم کەسا گەر هات بینیتان ئەمە تۆمەتبارە یعنی لەمە حاڵەت تەواریتر لەمە خەتەرتر چییە یعنی بەداخەوە قسەیە ئەڵە مەڕای خۆمە من ئەڵەم ئەمە نەک ئیشان بە خۆیان زیاد کرۆ بە بەرنامە کار لەسەرمان نەکراوە یعنی تۆ پۆلیس بەڕێوەبەرایەتێکی گەورەیە لێرە ئەم هەموو ئەرکەی لەسرە یعنی سیقەی پێ نییە تۆ گشتاندنێکی بۆ گرتنی تۆمەتبارە گشتانێک بۆ دەواازەکان بکە لە دەسەڵاتی خۆیان بێ تەنانە دە و دەسەڵاتیان نەماوە شتێکی تر هەر لە زاری ئەوە هەر لەوە بیستومە بەڕاستی ئەڵێ لیژنەیەک یەت لە سەر و خۆیانەوە لە هەولێرۆ ئەڵێ ئەوەنە سیارە یعنی ئەو دەسەڵاتیانی خۆیان تەلەفی شتەکە و پەلەکانیان کە شتە لە کارکەوتەکانیان هینی مشتێکی زۆر ڕۆتینی دایرەکەیە ئەڵێ ئەمە ژمارە سیارە زەن دوسێ ساڵەوتی بزەبەت نازام چەندێکم دەکەی ئەوە نەسیارە تەواو لە کار کەوتووە و بە ئیمزای ئەو لیژنەیە لە مودەیەکی کەمە ئەبێ سیارەی تازە بکرێت و ئەمانە کاری پێ نەکرێ خەتەرە ناسەن مرۆڤ چەتە ناوی و کاروباری پێ بەڕێوە بێ بە تایبەتی کاروباری پۆلیس ئەو لیژنێ نەتیجەی هەیە نە سیارەی تازەیان بۆ کڕاوە تا ئێستا بەردەوام لەسەرم کاروبارانە مە پۆلیس یعنی تۆ کە ڕەبتە بە هەموو سێکتەرەکانی تر و بە هەموو هاوڵاتیەک لەم پارێزگای سلێمانیە
من ئەڵێم جارێکی تر ئەلێرە و دەیان جاریش ئەیڵێنەوە پرۆژەی لامەرکەزی ئەمەی کە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بە هەموو فراکسیۆنەکانەوە بە قەناعەت و ئەندامی هێتایە بریتیە لە چی مەهامی ئێمە چییە دەسەڵاتی حکوومەتی ئەنجومەنی وەزیران ئەوەی کە بەپێی یاساکە بۆمان هەیە دابەش بکرێت بدرێ بە ئیدارە خۆجەیەکان بە ڕێژەیەک بۆ ئەوی بتوان کاروبارەکانی خۆیان لە ڕووی ئیداری و لە ڕووی مالیەوە چکە بەڕاستی کاکزانە حکوومەت یاریێمی کوردستانە مجارەجە خت لەواکات چکە لە کارنامەکەی خۆی هەیە کە ئێمە باسمان کرە وتی لە کارنامەکەما هەیە خۆ کێ دەستی گرتوون بۆ نایکەن بام سەروەریە بۆ ئێوە بێت چکە ئێوە یعنی ئێمەش حکوومەتی یاریێمی کوردستان بە تایبەتی وەک خۆم شانازی پێوە کە من خۆم حیزبەکەی خۆم لەناو حکوومەتی هەیە ئەی بۆی نەتان کردووە لە کارنامەی حکوومەتە هەیە لە ڕێکەوتنی سیاسی بۆ پێکەتنانی حکوومەتی حیزبەکان هەرسێ حیزبەکە هەیە لە کارنامەی هەڵبژاردننی کرد ئەوە خواستی ئێوە بە مەسەلەن شۆڕکردنەوەی هەندێک لە دەسەڵاتەکان لە ڕووی کارجێڕەوە بەڵام باسی دارایی نەکرا بەڵێ ئەوان جەخت لەواکەن و بەڵام مەکە باری ئەمان ئەم ئیدارەی سلێمانی و هەموو ئیدارەکانی تر قورسەکان نمونەیەکە بۆ هێنمەوە 3 ساڵ لەمەوە پێش دەسەڵات درا بە شارەوانیەکان مڵکە بازرگانیەکان بفرۆشن بە موزایدێکی علەنی بەڵام کە فرۆشرا بڵێن ئەم ئیدارەی هەڵەسێم ئیشەڕ جێبەجێکە من دەسەڵاتی ئیداریە دەسەڵاتی دارایی نەبوو ڕێژەیەک لەو بجێ لەو فرۆشتنەی لەو قازانجە لەو پارەی مڵکە بەکاربێنێتەوە بۆ ئەم سلێمانیە بەکاربێنێتەوە بۆ شارەوانی بۆ جێبەجێکردنی کاروبارەکانی خۆی کەواتەمە چی دروستەکە لە ئەوڵش و ئەماژەم پێەیە نادڵسۆزی ئاسان هەر کێشەم نیە بەچەنە فرۆشە با بفرۆشە خۆ پارەکەی بۆ من سرف ناکرێت کاگاوسەر ئاماژەی بۆەیە کەوتی ئەو باج و ڕسوماتانی لە خەڵک کۆکرێتەوە لە هاوڵاتی بۆچی لە دنیا خەڵک مرتاحە لەو بارەیەوە سوودی لێ بینیوەتەوە ئەوەی لێ وەرەگرێت سوودی لێ وەرگرتوەوە بەکارێنرێتەوە بۆ خزمەت گوزاری خۆی هەموو سێکتەرەکان ئەوانەی ئەکرێن دەرچە یاسایان هەیە ینی ئەو مەرکەزێتی کە ئەکرێ مەسەلەن ئێوە گلەیتان لێ هەیە بە یاسا کراوە یان بە بڕیار بە یاسا هەیە کە بە بڕیار کراوە لیان سەنەتۆم دەسەڵاتانە بەڵام ئەو سیستەمە بۆی هەیە مەرکەزی بێ بۆی هەیە لا مەرکەزی بێ بەڵام ئێمە ئێساڵی مەرکەزیە زەرمان باشە لە هەموو دنیا کاکزانەکە دەسەڵاتێک سەرەتا تەکوینە بێ هەر پێکاتێک بۆ قوارێکی سیاسی تۆزی هەڵ حەزەکە مەرکەزیەت بێ لەبەرچی بۆی جێپەی خۆی سەقامگیر بێ و بکەوێتە سەرکار جارێت سیقەی بە چوار دەورەکەی نییە جارێ نایەوێت دەسەڵاتەکان پەرژ بڵاو کاتەوە ئێمە بە چاوڕوون بێت و شتەکان بکەوێتە سەرکار بەڵام ئێمە ئێستا لەکوێین چەندێکە عومرمان تەواو نەساوای نە هیچ هەموو مەرحەلەکانمان تێپەڕان ئێستا لەوەیایت نەتیجە ئەبینە بەردەستا نەتیجەیە مەرکەزیەتە ئەمەیە کەواتە تۆ بێ دەسەڵات بینیتە خوارەوە بێدا بەشێکیتەوە هاوڵاتی سوودی چی لێ ئەبینێ لەمانە مەسەلەن زۆر جار هاوڵاتی پرسیاری ئەومان لێ کاڵێ ئێوە زۆر لە مەسەر لا مەرکەزە بەرناماکەن سوودی ئێمە چی ینی سوودی بۆ هاوڵاتی چییە طبعا تەختیت و ڕقابە و گومرگ بە لای هەموو عالم ئاشکرا بێ لای هەموو هاوڵاتیەک ئاشکرا بێ کە ئەمە دەسەڵاتێکی مەرکەزیە من ناتوانین ئیش لەوانە بکەین بەڵام ڕقابە بۆ نمونەکە ئەماڵین تەختیت با مەرکەزی بێ بەڵام با نوێنەری شارەکە میتیا بێ معقول نییە دکتۆر هەڤاڵ کە پارێزگاری ئەم سلێمانیە لە تەختیتی ساڵانە ئەرچەنە بەداخەوە گەورەترین نەقسی ئێمە ئەوەیەکە لە 2013 بەدواوە موازنە یاسای موازنە نەچۆتە پەرلەمان و جێبەجێ نەکراوە چکەوە پشت ئەستور تەکا بەچی تۆ تەختیتێک دانەی ئەم ساڵ لە ماوەی ئەم ساڵە ئەو نە پرۆژە بۆم پارێزگای سلێمانی جێبەجێ پرۆژەکەشە بەچی کرد بێ ئەلێرە سوودی لا مەرکەزی لە دوکان پرۆژەی دوکان وەکو هی بازیان نییە بازیان خەرێکی پیشەسازی و خەرێکی ئینتاجی شتی ترە بەڵام تۆ لەوێ خەرێکی جۆری پرۆژەکە لە دوکان جیاوازە بەڵێ لە شارە زوور جیاوازە لە هەڵەبجە جیاوازە بەڵێ ئەمێ مەهامی ئەمێ سوودی یعنی خەڵکی ئەوێ دانیشتووی ئەوێ ئیدارەی خۆجێی ئەوێ بە ڕاوێژ لەگەڵ دانیشتوانی ئەوێ پرۆژەکانی خۆی دائنێ ئۆکەی داینە ئەیا بە سەرو خۆی کە قایمقام و دوای ئەوەش بۆ محافظ بەشدارە بێ لە پلانەکەیە ئەیکەن بە یەک پەیپەری مەزبوط و یاسایی و ڕسمی کە ئەمە تەختیتی پارێزگای سلێمانی لە مای ئەم ساڵە ئەنجاچی لە پەرلەمان جێبەجێیەکەیت و بەپێی یاسا موافقەی بۆ هێنیتەوە کەواتە تۆ پژە سووری ئیتر ئەمە هەموو ڕۆژێک و هەموو جارێک و لە هەموو پرۆژەیەکە تۆ دانانیشی بڕواکەی کاکزانە پرۆژە هەیە لەم پارێزگای سلێمانیە مودەی تەنفیزەکەی کەمترە لە مودەی کە تعتیل بۆ چاوەڕێن موافقەکەی بێتەوە پرۆژە وا هەیە بەڵێ دەیان نمونەمان هەیە لەم پارێزگای سلێمانیە بەڕێوەبەری و بەرهێنانم قسانی کردو کاکە داتامان لای شتمان لایە مە لە خۆمان قسە ناکەین وەکو پێم وتێ مە لەسەر واقعەکە قساکەین ئەڵێ پرۆژەمان هەیە مودەی تەنفیزەکەی ئەسڵەن لەوە داماوی تر بەڕاستی ئەمە ئەو پەڕی نەکبەتیە بۆ مارێمە کە بیر لەم شتە وردانە نکاتەوە
بودجەی تەنفیزەکەی کەمترە لە بودجەی ئیفادەکەی کە تێچووە. نمونەی ئەوە هەیە؟ بەڵێ هەیە. بۆ شتهێنم یعنی بۆ نمونە بای 10 ملیۆن دلارە ئەوەنە ئیفاد کراوە لەسەری ئەوەنەی تێچووە لە چاو وەختەکە ئەو پارەی ئەوە زۆرتری. کاکڕێکە زەکی ڕۆژێک باسی نمونەیەکی کردوتی بۆ نمونە مدەی جێبەجێکردنی پردێک 6 مانگە وتی ساڵ و نیوەکە ئێمە خەرێکی. بەڵێ ئەی پارەکەشی خەریکە هەمووی خۆن. هەرۆڵا ئەی باشە نمونە وازح سەمەتری سلێمانی چەند جارم پرۆژە گۆڕانکاری بەسەرەوە بودجەکەی چەند جار هەڵۆشێنرایەوە چەند جار گۆڕانکاری لەسەر ڕێژەکەی کرا. ئیفادەکەی ئێستا لە تاسلوجەوە ئەگەیشت بە ئاستی بەکرێت دنیای خاڵی لێکراتەوە دنیای گۆڕانکاری لە عقدەکەی کراوە ئەمە هۆی چییە؟ ئەگەر لە ئەوڵەوە ئەگەر لە بیدایەتەوە جێبەجێ بکرا هیچ ئەمانی بەسەر ناهەوە. دنیای خەڵک عەدالەتیە لەنێوان شار و شارۆچکەکان و پارێزگاکان مەسەڵەن لەنێوان هەولێر و دۆهۆک لەنێوان دۆهۆک و هەولێر لەنێوان هەولێر و سلێمانی و ئەمانە. بەڵێ کراوە وەکو لە ئەوڵەوە باسم کرد حەزم نەکرد زۆر سوورم لەسەرەوە بەڵام کراوە بەڵام من وەک نوێنەی ئەم پارێزگا بێ ئاماژەی پێ بم بە پلانیش کراوە بەداخەوەڵم چکو ئەگەر پلان نییە بە مەرکەزی کراوە بەڵێ بە مەرکەزی کراوە ئەگەر پلان نییە ئەو پرۆژەکانمانە من حوت پرۆژی استراتیژی پێڵم کە لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران لەگەڵ هەر سەرۆکایەتی ئەنجومەنەکانە یانە دەستی وعدی یاکە لە نزیکترین کاتە پرۆژەکە بودجەکە بچێتەوە سەری جێبەجێ بکرێت بەڵام هیچی جێبەجێ نەکراوە. ئەوە سەمەتریە نمونە وازەحەکەیە لە نەسریە قامقامەتەکانتەوە لە تەدقیق ئەسڵەن لە پارێزگای دووهۆک تا ئێستا ئەلەم فترەیە دیوانی چاودێری دارایی ئێستحتاس کراوە نەبووە نەخێر نەبووە ینی تا ئێستا فری بوون ئەوە هیچ ئەو قەیرانانی کە لە ڕابردوو ڕوویاوە لێرە ئەوان بە حاڵەتێکی ئیستثنایی لەبەرەوەی ئەوان گوای ئاوارەی زۆر لەوێ ئەژی و ئەوانە لە ڕووی مالیەش و دەستگیرۆیان نەکردووە. هەموو شتەکانمان تاخیرە بێ داهات چۆنە داهاتی ئێرە داهاتمان زۆرە ئێمە سەرچاوی مرۆیمان هەیە باش خەڵکی باش و دڵسۆز و کادیمیمان هەیە نمونەی وازەحی کابینەکانی پێشووتر یاخود بەم سیستەمی مالیەکانی پێشووترمان هەیە کە ئینتاجەکانیان و پرۆژەکانیان سەرکەوتوو بووە ئەمە شتێکی ترکەمە پشتی بێ بەسین یاساکان کە پشگیریمانەکە هەم دەسوور هەم یاساکەی خۆمان هەم ئەوەی کە کار لە کارنامەی حکوومەتە هەیە داهاتی زۆرمان هەیە ئێمە لە سا 33 کارگە پیشەسازەکانی عێراق لە پارێزگای سلێمانیە ئەیکوا ئینتاجەکەی ئەوش بەمە بەس بەخراوە لێرە نیە بەهۆی لەبەرەوەی دەسەڵاتی سەرفمان نییە لە مەرکەزی نییە لێرە هەموو یەچێتەوە بۆ مەرکەز دوایش ناشەفافە بێت و نادیارە بێ لەبەرەوە هیوادارم ئەمە کە ئێمە یڵێن وەکو خۆی لێمان وەرگیرە ئێمە لە دڵسۆزی خۆمان ئەگینا من بەداخەوە ئەڵێم تەسمی ئەوە بکرێت کە ئێمە لە ڕووی سیاسی ئەمانە جیابینەوە ئەمە خراپە چکە منیش وەکو ئەو لایەنەی کە زۆر جەخت لە واکاتەوە پێکاتێم حکومەتەم خوێنم ماوە بەشدارم تایە شانازی پێوەکەم لەبەرەوە منیش خۆشمەوێ منیش نامەوێت فەوتێ منیش نامەوێت پەکی خەم منیش نامەوێت لە ڕووی سیاسیەوە مشکلەیەک بۆم قوارە سیاسی دروستکەم بۆیە منیش دەستی پێواگرم بۆیە ئێمە مانەوێت دابەشکردنی دەسەڵات و بەکارهێنانەوەی ئەو بودجەی کە لەم پارێزگای سلێمانیە بەرهەمێنرێ ئەچێتە ناو دارایی هەرێمی کوردستانەوە ڕێژەیەک لە دەسەڵات بدرێت بە ئیدارە خۆجیەکان بۆ سەرفکردنەوەی جارێکی تر و خزمەتکردنی هاوڵاتیانی ئەم سنوورە کاکە چێ لەگەڵ ئەمەیانە با بیڵە لەگەڵ یانیم بزانم چێ زاتیەوەی هەیە لە کارنامەکە بە هاوڵاتەکەی خۆی وتووە من خزمەت دەکەم من هەوڵێم لە مەرکەزی جێبەجێ بکەم هەوڵێم تۆی هاوڵاتی بەشدارکەم لە دانانی پرۆژە خزمەت گوزاریەکانی خۆتە ئەو چێ لەگەڵیاتی با بڵێ لەگەڵ یانی خۆی ئەمەگەینەوە هیچ نەبێ ئەیگەینەوەی کاکە با ئەوەی کە لەگەڵ یانی بڵێ من لەگەڵ یانیم بزانام لێمە باشتر چییە چه سیستەمێکە چی شتێک خزمەت لەمە زیاترەکە چی ئێوە ئەوەستێنێ وەڵاوی لە توانامان نابێ وی لە دەسەڵاتمان هەبێ ئێمە سوورە بین لەسەری و هەموو ڕێگاکانەگرینە بەر جارێکی تر داوایەکەینەوە چکە ئەمە دووەم جارە لە 2017 هەر ئەنجومەنی پارێزگای سلێمانی و دەست پێشخەری کردووە بەڵام بەداخەوە هیچ هەنگاوێکی بۆ نەنراوە وەلانراو ئیهمال کراوە ئەمەش ئاخر شت نییە ئەمە هەنگاوی یەکەممانە هیوادارم ومان لێنە پێنابەرین بۆ شتی تر زۆر باش کاگاوسە دوجار ئێوە چیەکەن بۆ ئەوەی بتوانن کە لانی کە مێژوەک بۆ خۆتان تۆمارکەن وەکو ئەنجومەنی ئەندامانی ئەنجومەنی پارێزگاکان و ئەگەر لە دوای خۆشتان بێ بتوانن کە لامەرکەزیەتەکە بێ کە میشە بتوانرێت کە هاوڵاتی بە ئاسانی دەستی بە بەرپرسەکان بگاتەوە خزمەت بکرێتەوە و پێناسەی کە هەیەی کاکە زانەوەڵا پێشەوەی پێم خۆشە بینە سەر و بابەتە
یەک نمونەت دەدەمێ لە یەکێک لە بەڕێوەبەرایەتەکانی پارێزگای سلێمانی بۆ یەک بابەت پای 1,760,000 بزانم بە دەقیقی 3-4 زاریفات کراوە ئیفادەکەی ئەوەندەی ڕۆتینا دروستکە چۆتە ئەنجومەنی وەزیران وەزارەت دارای 680,000 دیناری فات بووە بۆ 1,600,000 بۆ 1,600,000 بەڵەش بۆ 1,600,000 ئیفادی بووە لەبەرەوەی ڕۆتینا چەند جار بچێ بێ بۆ ئەنجومەنی وەزیران بۆ وەزارەتی دارایی بێتەوە کتاب و کتابکاری ئەمەیە لا مەرکەزی ئەوەی ئێمە ئیشی لەسەر دەکەین. بەڵێ بووڕۆڵا پرسیارەکەت بەڵێ پرسیارەکەم ئەوە بوو ئێوە چۆن هەوڵە دەن مێژوێک بۆ خۆتان تۆمارکەن کە لا مەرکەزی بگاتە کەنارێکی ئارام دواتر هاوڵاتیش بتوانێت بە ئاسانی دەستی بە بەرپرسویەکەی ئیدارەکان بگا و خزمەتێکی پێ بکرێت. ئێمە هەموو لایەنە سیاسیەکان هەموو فراکسیۆنەکانەوەی کە نوێنەراتی خەڵک دەکەین لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئەم مەسئولیەتە ئەخلاقیان لەسەر خۆمانی لا دەبین و پیشەیانە لەسەر خۆمانی لا دەبین وەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی بە هەموو لایەنە سیاسیەکانەوە پرۆژەیە گەڵاڵە دەکەین ئاراستەی ئەنجومەنی وەزیرانی دەکەین تەمەنا دەکەین هەموو ئەو لایەنە سیاسیانەی کە لە ئەنجومەنی وەزیران لە پەیڕۆ و پرۆگرامی حیزبەکانیان لە قسەکانیان لە وتەکانیان ڕۆژارە لە میدیاکانەوە کە قسە دەکەن باسی لا مەرکەزیەت دەکەن ئەم پرۆژەیە دەچێتە ئەنجومەنی وەزیران و ئەمە دەرخستنی ئەو ڕاستیە بزانین کێ لە ئەنجومەنی وەزیران دژایەتی پرۆسەی لا مەرکەزی ئیداری و کارژێڕی دەکا کارژێڕ و دارایی دەکا و بزانین چێ دۆستایەتی دەکا. ئێمە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئیشەڵا لەم هەفتەیە ئێمە وەکو ئەندامانی لیژنەکە ڕەژنووسەکە دەنووسین پرۆژەکە وە گەڵاڵی دەکەین و لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەنجی پێدەین ئاراستەی ئەنجومەنی وەزیرانی دەکەین و ئێمە ئەوەی مەسئولیەت لەسەر شانمانە جێبەجێ یەکەین و کەم تەرخەمی لە ئێمەدانیە و دوایش پێویستمان بەوەیە داوا لە هاوڵاتیان دەکەین جگەل لەوەی سەخت لە لایەنە سیاسیەکانیان کەن لە ئەنجومەنی وەزیران لە پەرلەمان لۆبی بۆ دروست بکرێ بۆی ئەم لا مەرکەزیەتە کارژێڕ و دارایە تەسبیت بکرێ و ئێمە لە هەوڵەکانی خۆمان بەردەوام دەبین ئەوەی کە دیمەخان فەرمووی لە 2017 ساڵش 2020 ئیشی لەسەر دەکەین تا یاسای ئەنجومەنی پارێزگاکان تەمەنمان بدا تەمەنمان لە ئەنجومەنە هەبێ ئێمە ئیشی لەسەر دەکەین و ئەولێویتی شەکانمان بۆ مەسەلەی لا مەرکەزیەت چونکە لا مەرکەزیەت پێمان دەڵێ خزمەتگوزاری گشتی دەگاتە هەموو شوێنەکان لا مەرکەزیەت پێمان دەڵێ ڕۆتینات نامێنێ لە دایرەکان لا مەرکەزیەت پێمان دەڵێ نەعەدالەتی نامێنێ لا مەرکەزیەت پێمان دەڵێ دەسەڵات دابش دەکرێت لا مەرکەزیەت پێمان دەڵێ خزمەتگوزاری زیاتر دەگاتە هاوڵاتەکان بۆ ئێمە یەکێک لە مەبدا سەرچەکانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئەو یاسایی کە پێشی هەڵبژێردراوین یاسای ژمارە 3 ئەنجومەنی پارێزگاکاندا ساڵی 2009 دەرچووە یاسایەکی لا مەرکەزیە بەڵام لەبەرەوەی ئەو کاتی کۆمەڵێ کرچ و کاڵی زۆرە یاساکە کەم و کوڕی زۆرە بۆیە ئێستاوە پەلەقاژەمان پێکەوتۆ کە دەستمان گیراوە ئەنجومەنی وەزیران بە کۆمەڵی یاسا هەموو یاساکانی ئەنجومەنی وەزیران کە ئیشی پێ دەکە یاسای مەرکەزین بۆیە دەستی یاسای ئەنجومەنی پارێزگاکانی بەستووە دەستی ئەنجومەنەکانی بەستووە کە نەتوانین ئەو مەهام و پەیامەی کە هەمانە بۆ خزمەتگوزاری گشتی بۆ خزمەتی هاوڵاتیان بیگەین بۆیە دڵنیا بەوازی لێ نانین ئەوەی کە لێرەش دووبارەی دەکەمەوە شتێکە جێگەی خۆشحاڵی هەموو لایەنە سیاسیەکان و بە تایبەتیش ئێمە و هەموو فراکسیۆنەکان بە ئەمانەتەوە پێت بڵێم و داکۆچیکارێکی سەرسەختی ئەو پرۆژەیە دەبین و شەڕمان لەسەر کردو و بەردەوامیش دەبین. بەڵێ دوا سەرنجی کاکاوسەر لەو بەرنامەیە دوا سەرنجی ئێمە ئەوەیە ئەم یاسای ژمارە 3 ئەنجومەنی پارێزگاکان کە ئێمەی پێ هەڵبژێردراوین ئەم پرۆژەیە دەچێتە ئەنجومەنی وەزیران و دەمەوێت لە دیدی خەڵک بگەێنم لا مەرکەزی بۆی دووی دارایی نییە و هیچمان تەمەنایەوە ناکەین شتێک نەمێنێ ناوی حکومەتی هەرێمی کوردستان و ایران و پەرلەمانی کوردستان بێ بەڵام بەڕاستی لەمە دواش پێمان تەحەموول ناکرێت و خەڵکی پارێزگای سلێمانی و شار و شارشەکانی تری کە هەرێمی کوردستانیش لێمان قبوڵ ناکە ئەم نەعەدالەتیە لە نێوان دوو پارێزگا هەبێ بۆیە ئەگەر حکومەتی هەرێمی کوردستان خۆی بە باوکی هەمومان دەزانێ ئەگەر حکومەتی هەرێمی کوردستان خۆی بە حکومەتێکی یەکگرتووی هەموو هەرێمی کوردستان دەزانێ و پێویستە بە یەک چاو لە هەرێمی کوردستان کە بە یەک ئاراستە خزمەتی هەرێمی کوردستان بکە و نەعەدالەتی لە نێوان موسەسەکان و دامدەستگاکانی هەرێمی کوردستان نەیەڵێ و پێویستی بەوەیە چاکسازی بکە لا مەرکەزیەت خەمی هەمومانە و پێش هەموو شتێکی پشتیوانی و سەرکەوتنی حکومەتی هەرێمی کوردستانە بۆ نەهێشتنی ڕۆتینات و گانی خزمەتگوزاری بۆ یەکە کارژێڕەکان. بەڵێ کاکاوسەر دیمە خا دوا سەرنجی بەڕێستان من هیوادارم ئەم حکومەتی هەرێمی کوردستانە ئەم کیانی سیاسی کە هەمومان بەشدار بوون لە پێکهاتنیدا واش جگای شانازی
ئەم پارچەی بەداخەوە لە کووردە لە باشوور بێتە سەرخەت بە کامل قەناعەتەوە ئەوەی کە ئێستا هەیە بە ئیتیجاهێگەی نێرین بۆیان زۆر بە نیەت پاکیەوە دەسەڵاتەکان بە پەلە دابەزێن بۆ وەزیرەکان و بۆ مدیر عامەکان و بۆ ئیدارە خۆجیەکان وەک چارەسەرێکی کاتی داواکاری دووەمیشم ئەوەیە کە هەم سەنجارێک ترشۆ ئەچمە بۆ لای حیزبەکان چکە پێکاتی پەرلەمان ئەو کاتاڵن سەرجەم حیزبە سیاسی و کیانە سیاسەکانە ئەو کاتە لەوێ کۆدەنگی زیاتر چکە ئێمە ڕۆژ نووسیمانیان سپاس بخوایەکە لە سفەتەکانی یاسا ئەوەیە کە مرونەتی تایە و توانی هەمواریکەی بۆی لەگەڵ واقعەکەی بگونجێ بۆی کە ڕێک پێناسەکەی جێبەجێ بێ ڕێخستنی ژیانی خەڵکم پێناسی یاسایە ئێمە خاڵ بە خاڵی یەکشەممە آخر بینینمانی ئەکادیمیە لە ڕووی سپۆر یاسایەکانە بینین ئەو دوای وی ڕاوێژ لەگەڵەوانەکەین و پرس و وتەکانی ئەوانیش دەوڵەمەنێکە پرۆژەکەمان دەسەکەن بنووسینەوە ئینشاء الله دەنگی پێ ئەین لە ئەنجومەن پاشان تێپەڕێوەچێ بۆ ئەنجومەنی وەزیران و ڕژنووسەکەش بە ئیتیجاهێکی تر ئەنێرین بۆ پەرلەمانی کوردستان هیوادارم لەوێ سەرجەم حیزبەکانی پێکاتی ئەم پەرلەمان و ئەم دامەزراوە یاسادانانی کە هەمومان چاومان لێتی بەداخەوە ئێستا لە قەیرانایە بەداخەوە ئەمە تێپەڕێنێ دانیشین بیر لەو پرۆژەیە و لەو هەموارەیە هەمویان بەدڵسۆزانە چاکەیە بکەن لەگەڵ و هەوڵاتیانەیە کە دەنگیان پێیاون ئەم پرۆژێ تێپەڕە بە سەرکەوتویەوە سەربەرزیە بۆ هەمومان سپاس بۆ بەڕێز دیمەن ڕەزان دامی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی هەروەها سپاس بۆ بەڕێز ئاوسەر وشیار ئەندامی فراکسیۆنی جوستنەوەی گۆڕان لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بینەرانی خۆشەویست پانۆرامامان پێشکەشکردن بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەک خواتان لەگەڵ